دوورگەی ئەسپەکان گەوهرە شاراوەکەی دەربەندی خان، دوورگەیەک پڕ لە ئەسپی جۆرا و جۆر. ئەم دوورگە ناوازەیە دەکەوێتە ناوەڕاستی دەریاچەی دەربەندی خانەوە. ڕۆژانە بە هەزاران گەشتیار لە نەتەوە جیاوازەکان ڕووی لێ دەکەن تا چاویان بە دیمەنە جوان و تایبەتەکەی ئەم دوورگە پڕ بێت لە هەستی بینینی جوانی و لەگەڵ ئەسپەکان بمێننەوە و وێنەی یادگاریان لەگەڵدا بگرن. خاوەندارەتی ئەسپەکان بۆ خەڵکی ناوچەکە دەگەڕێتەوە و ساڵانێکە هێناویانەتە نێو دوورگەکە. ئەم ئەسپانە هەر چوار وەرزەکەی ساڵ لێرە دەمێننەوە و سەرچاوی خۆراک و ئاویان تەنها پشبەستنە بە سروشت. بەبوونی لەباری سروشتەکە و بوونی خۆراک و ئاوی باش لە دوورگەکە ئەسپەکان ساڵانە زاوزێ دەکەن و ژمارەیان زیاد دەکات. لە سۆشال میدیا بینیمان ژمارە ئەسپی زۆری لێیە، جوانن ئەسپەکان و ژینگەکەی زۆر جوانە. حەزمان کرد بین بیبینین و هیوادارم خەڵکێن ئازاری ئەسپەکان بەن نە ژینگەکە پیس بکەن، چونکە ئەم ژینگەکە زۆر جوانە گوناحە پیس بکرێ و ئەسپەکانیش شتێکی زۆر جوانن با لە مرۆڤەکان نەترسن و ڕابکەن لێیان وایان لێ بکەن کە لەگەڵ مرۆڤەکانان نزیک ببنەوانێ. و ئێمە کۆمەڵێک مامۆستاین هاتوین بۆ دوورگەی ئەسپەکان کە سیما و سروشتێکی زۆر جوان و دڵڕفێنی هەیە، بەو هیوایم کە زیان بە ئەسپەکان نەگەێن و پاک و خاوێنی ڕابگرن. دیمەن و سروشتی ناوچەکە هێندە دڵڕفێنە پۆل پۆل گەشتیاری ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق خۆیان پێناگیرێت و ڕووی لێ دەکەن، بەڵام پیسکردنی سروشتی دوورگەکە بەشێک لە هاوڵاتیانی نیگەران کردووە. طبعا جزيرة الخيول بەبەلەم دەتوانی بچیتە دوورگەی ئەسپەکان، ناتوانانی بە شێوەیەکی تر بچیتە ئەو دوورگەیە. داوا لە هەموو گەنجە عارەبەکان دەکەم کە لە بەغداد و شوێنەکانی ترەوە دێنە ئێرە ئاگایان لە پاکوخاوێنی شوێنەکە بێت. جزيرة كلش حلوة ومهتمة. بەڕاستی پێویست ناکات تۆ ئەم هەموو پلاستیک و خۆڵ و خاشاکە لە دوای خۆتۆ بەجێبێڵی زۆر ئاسان ناتوانی زەرفێک بێری لەگەڵ خۆتا پاشماوەکانی خۆت کۆکەیتەوە زیاتر هۆشیارتر بی. جزيرة الخيول ئێرە دوورگەی ئەسپەکانە، ئەوەی کە تا ئێستا نازانێت لەکوێیە ئەوە دەکەوێتە قەزای دەربەندیخانی سەر بە پارێزگای سلێمانیەوە. دەربەندیخان ناوچەیەکی شاخاوی زۆر جوانە، دوورگەی ئەسپەکان و زۆر شوێنی دیکەی گەشتیاری تێدایە. من ئامۆژگاری گەنجەکان و خێزانەکان دەکەم بێنە ئێرە و لێرە کەمپین بکەن و بمێننەوە، چونکە ئەم ناوچەیە زۆر پارێزرا و سەلامەتە. ئامۆژگاری هەمووتان دەکەم کە هاتنە ئێرە پاک و خاوێنی شوێنەکە و دوورگەکە و ناوچەکە بپارێزن و بە پاکی بهێڵن. هەمان کات بەشێکی ئەسپەکان هی ئەو کەسانن کە بە بەلەم هاتوچۆ بە گەشتیاران دەکەن بۆ دوورگەکە. خاوەنی بەلەمەکان باس لەوە دەکەن دوورگەکە نەک گەشتیاری ناوخۆ بەڵکو گەشتیارە بیانیەکانیش ڕووی لێ دەکەن بە هۆی جوانیەکەیەوە. بە بۆنەی دوورگەی ئەسپەکان و زیاتر خەڵک ڕوو ئەکاتە منتیقەی شەمێران بانی خۆین بۆ دوورگەی ئەسپەکان. دوورگەی ئەسپەکان ناسراو بووە خەڵکانێکی زۆر و تێن ڕاستەوە خۆ لە سەدان نەوەدیان بۆ دوورگەی ئەسپەکەی ڕۆن. نی دیهاتەکانە تێرنی لەو بەرۆ جزیرەیە شوێنی نییە لەو ڕێکی باشی هەیە و لەوێ بۆ خۆی ئەمێنێتەوە. دوورگەی ئەسپەکان ناوچەیەکی تازە هەڵکەوتەی گەشتیاری هەرێمی کوردستانە. خەڵکی ناوچەکە بە گوتەی خۆیان هەوڵ دەدەن ژمارەی ئەسپەکان زیاد بکەن و داواش دەکەن کەس ئازاریان نەدا و چێژ لە بینینیان ببینن. دیار جەمال دەنگی ئەمریکا، دەربەندی خان.